باتەوەری یەکەم بێگومان دەست پێ دەکەین کە باز لە کللتور و نەریتە کوردەواریەکان دەکەین کە لە ڕابردوودا بۆنیان هەبووە، باز لە پۆشاک دەکەین، باز لە بابەتە نەریتەکان دەکەین کە لە کۆنەوە هەدەکرێ بڵێن تا ئێستاش کە ماوەتەوە. بێگومان من گفتوگۆ زیاتری ئەم بابەتە دەکەم ئەویش بە میواداری کاکەروانکەرین کە شارەزای لە کللتوری هەونامان کوشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە. سڵاو لەبێ کاکەروان، سپاس بۆی کە لە تەورێکین بەڕاوی بەیانی باش کوردستاندا بەشداریت. ئەمە سارتا بە پۆشاک دەست پێ بکەم تا چەند بۆ منە نەریتە ئەو هەروە کللتورە کوردەواریەکان کە ئەوانەی لە کۆندا هەبووە تا ئێستا ماوەتەوە بە تایبەت بۆ منە بەشێکان هەمیشە هەموو کاتەکانیان بەجلی کوردی ئەپۆشن. ئەمەش بێگومان باز لە پاراستنی جەستەش دەکەن لە سەرما بە تایبەت کە لە جامانە و پشتێن و ئەم بابەتانە پێکاتوە. سڵاو بۆ ئێوەش بیلەرانی خۆشەویست، مادوو نەبن ئێوەی بەڕێزیش. سڵاو بۆ هەموو ستافی نارتی بەڕێز، بەیانی ئێوەش باش. لە هەوراماندا وەکو بەشێکی دەوڵەمەندی کللتور و کەلەپوری کوردیمان ئەتوانین بڵێن لە هەموو ڕوویەکانەوە دەوڵەمەندە، بەوەی کە هەر لە مێژووەوە هەورامان وەکو خۆتان نەزانن لە ئێستادا ئەم بەفرەشایەتە کە شوێنێکی جوگرافی کەشاوی سەختە، ناوچەیەکی بەڕاستی تابڵی سەختە دەڕووی ئاو هەواوە. ئەجا ڕێژەی بارانبارین و بەفربارین لێرە لە ئاستی دەریاوە بەرزە مسۆگەرە لە هەموو ساڵەکانە، یعنی سەرمایەکی زۆر لە ڕادەبەدە ڕووی کردوتە ئەم مەنتیقە. بە حوکمی تایبەتمەندی شوێنەکە وای کردووە لە خەڵکەکە بیر لەوە بکەنەوە کە خۆیان خاوەنی هەموو پێداویستەکانی خۆیان بن. بۆ نمونە ئەگەر بچینە هەورامانی تەخت مەشهورە، تەنانەت بۆ ناشتنی چڵە درەخت ڕۆشتون ئەبوایە بە کۆڵە خاک بە کۆڵ گڵیان هێناوە و تەڵانێکیان دروست کردو تا چڵە نەمامیان بە بەرهێناوە. تەنانەت خاکیشی لێن ئەتوانین بڵێن وڵاتی بەردە، گرنگی ژیانکردن لەوەدا دەرەکەوە کە ئەم شوێنە سەختە، تەنها جگە لە بەرد شتێکی تر نابینی، تەنانەت زۆر جار خاکێکی وایتیان نابینی کە بڵێ ئەبە لێرەدا بۆ نمونە گەنمە بکرێ، دانەوێڵەیە سەوز بکرێ، شتێکی تیا بردێشێ. لەبەرەوە ئەو خەڵکە پەنایان بردووە بەر زیاتر سنعەت و پیشە. لەو شوێنانەدا بە نمونە دەیەکی وەکو هەجیج باسەکەم کە بۆ نمونە ئێستا ئەو دێ ئەو گوندە ئەتوانین بڵێن چونکە لە ڕێکخراوی یونسکۆ بە پاک و خاوێنترین گوندی جیهان ناسرا لەم ساڵانەی دواییدا، لە ئێستاش داڵێن تەنها دوو کەسی تایە جگەرە کێشوێ، ئەویش بە دزیەوە جگەرە کێشن. ئەجا ئەو خەڵکە لە نوکی پێیانەوە هەتاوەکو تەوقی سەریان خۆیان هەموو پێداویستێکیان دروست کردووە. بۆ نمونە کە تۆ ئەڵەی نوکی پێ گۆرەویان خۆیان دروست کردووە لە خوری. زستانیوێ سەخت و ساردە پوزەوانەیان دروست کردووە بۆ قاچیان، بۆ ئەوی تاوەکو نزیکی ئەژنۆیان بێت هەر لە خوری کە زۆر گەرمە بۆی سەرمایان نەبێ. دەستکێشیان کردووە بۆ دەستیان بۆی هەر خۆیان دروستیان کردگری شتەکان لەوەیە. ئەم پشتێرە کە ئێستا من بەستومە ئەمە پشتێنی هەجیجە ئەسڵ بەرهەمی دەستی خۆیانە. ئەجا یەتەوە سەر فەرەجیە کوڵەباڵ ئەنواعەکانی پەسەکە و کەڕێکیان هەبووە. کەڕێک لە فەرەجی درێژترە، لە فەرەنجی باڵێن درێژترە، هەموو لەشی ئەو کەسە ئەگرێتەوە بە زیاتر ئەوانەی کە ئەچوون بۆ شاغڕەوی و بۆ کەژ و بەلای حیوان و دوورکەوتونەوە ئەو کەڕەکەیان لەبەر کردووە هەموو گیانی لەشیدا ئاپۆشێ. ئەمە ئەو سەختی و ساردی و دابڕانە لە شوێنەکانی تروای کردو ئەم خەڵکە بی لە ژیانی خۆیان بکەنەوە. ئەمە تەنها لە ڕووی جلوبەرگەوە باسەکەم ئەگینا وە بۆ ئافرەتانیش با بڵێن بۆ نمونە کاوە سەڵتەیان دووریوە، کەواکەیان ناوەکەی دووبەرگ بووە، بەرگێکیان پڕ کردووە لە ناوە لۆکە بۆەوەی گەرم بێ، ئەویش جسمی ئەوە ئافرەتەی هەموو داپۆشتیوە. ئەنجا سەڵتەیان هەبووە ئیتر لەگەڵ کۆمەڵی جلی تر. ئەمانە تایبەت بوون بە زستان کە خۆیان دروستیان کردوون بەرهەمی خۆیان بوون. ئەگینا ئەگەر تۆ سەری ماڵەکانیشیان بەی خانۆکانیان جێنوێنەکانیشیان وەکو لەبا و وەکو سەرین و وەکو مەوج و جاجم و نازانم ئەو ژێرخەرانەی هەموو خۆیان دروستیان کردوون، زیاتر سوودیان لە خوری بینیوە چنیویانە
ئەمانیان لە ماڵەکەشیان هەبوون لێفەکانیشیان لێفی جاجموو لە ناوە لۆکە بووە هەر هەمووی گەرم یعنی ئێستا ئێمە خانوویەکمان لە هەورامانەیە حالیان 4-5 دانە لەو لێفانەمان هەیە هەر بۆ کللتوری هێشتومانەتەوە زۆر گەرمنی یعنی ئەگەر تۆ دەپەت و دەبەتانی بەکاربیێنی ناگاتە ئەو لێفەیە کە ئەو کاتە دروستیان کردەوە بەکاریان لێناوە خۆیان لە شوێنێکی وەکو تێوەڵەشە ئێمە وەستایەکی خوالەی خۆش بێ وەستا حەیبەڵا حاجی حەیبەڵا مەشهور بوو کە پێڵاوی ئەدووری ئەو پێڵاوانە لە پێستی گا لە چرم ئیسیفادەی ئەکرد ئەو پێڵاوانەی کە ئەو ئەیدووری وەکو بڵێ چۆن بۆ ساڵی عسکەری هەیە ئاوا ملی بۆ ئەکردن بۆ ئەوی لەوێ خۆتانەزانن کە بەفر نەچێتە پێڵاوەکەوە و پێڵاوی بەخام پێڵاویشیان دروست کردووە هەر خۆیان و هەتا پاپۆشیشان دروست کردو بۆ ئافرەتانیش بەکارهێنانەوە ئەمە جگەلەوەی کە خۆتانەزانن کڵاشتر ناوبانگی هەیە و بۆ هاوینان بەکاریان هێناوە بەس من زیاتر باسی ئەو شتانەم کرد لە خزمەتانە کە لە زستانە بەکاریان هێناون ئەم پۆشاک و ئەم جلوبەرگانەیان هەبووە ئیسیفادەیان لێبینیوە و بەکاریان هێناوە ئەویش بەو حکومەی کەوتمان منتیقەکە لەبەرەوەی بەفرێک باریوە لە ئێستادا بۆ نمونە ئێستا هێشتا جادە و ڕێگەوانەکان حکوومەت هەیە لە ئەملا لە ئەودی و بێ هەورامانی ئەمدی یا ئەودی و جادەکان و ڕێگەکان ئەکاتەوە بەس جاران بە 2 مانگ و 3 مانگ ئەڵێن هاتوو چۆنە بووە دەیتر کە هاتوو چۆنە بووە خۆیان بریان لەوە کردوێتەوە هەموو شتێکی خۆیان بەدەستی خۆیان مستۆگەریان کردو بۆ خۆیان باش کاکەروان تۆکو شارەزە لە کللتوری هەورامان تا چەند ئەو نەریت و کللتورەکە ماوەتەوە کە وەکو جەنابەجلێکی کوردی و پۆشیوە و لە نێو بەفردا ڕاستەخۆکەمان لەگەڵ ئەنجامەدەی تا چەند ئەمە ماوەتە و کاوڵەتیان کە دەتوانێت پەنابەرنەبەرجلی کوردی جۆر بە جۆرەکان پەنابەرنەبەر فەرەنجی کە بتوانن لە سەرما خۆیان بپارێزن هەمان کاتە سەرماشیان نەبێت ڕاهەدۆخی خوشمان بۆ باس کە بزانم لە ئێسادەی سەرمایەک نییە کە ئەم گلۆباڵە و پۆشیوە سەرمانای گرێتەوە بە تەواوەتی سەرما بڵێم لە ئێستادا کاگوریا خۆشوێ سەرما ئەگرێتەوە بەڵام ئێمە بڵێن سەرمانیە شوێنەکە بەفرێکی زۆرە ئێستا ئەڵێ مجەمیدەیە ماشەڵای لێبێ خواکە 2000 متر بەفرەبارێ کێشەمان لەوە نییە ئەوە بەرەکەت و خێرەکە خوای گەورە ناردوویەتی ئێوە خۆشبن بە شێوە زەمان پێماوە جارە قسە بکەین ئیتردا بزانین تاکەی بڕەکەین اینجا بێنەوە سەر ئەوەی کە خۆی هەموو میلەتێک هەموو نەتەوەیەک بەشێکی شناسی ئەو میلەتە ئەو نەتەوە بریتە لە بۆ نمونە زمان جلوبەرگ ئەمە دەورێکی ئەساسیە بینە بەڵام هەمیشە لە وڵاتانی با بڵین منتیقەی شەرقی ئەوسەتا زیاتر وڵاتە با بڵین دەسەڵاتدارەکان ئەوانەی کە دەستڕۆشتەکان هەمیشە هەوڵیان داوە کەمینەکان پاشێرکەن یانی ژێر بۆ بڵێ بیتوێنەوە ئەویش بە بیانووی جۆراژۆر ڕەنگە لە شوێنێکا بە بیانووی مەزهەبی بێ لە شوێنێکا بە بیانووی قوتابخانە و دەوام و دایرەکان بێ بەڵام ئەم لیباسی کوردی بەیان منتیقەی هەورامان بە تایبەتی کە باسەکەمان لەوەیە لە بەشی هەورامانی ئەودی و تا ئێساش بڵێن هەورامانی تەخت زیاتر پارێزراوە بە حکمی ئەوەی لەوێ دێهاتەکان ڕانەگوێزراون دێهاتەکان لە شوێنی خۆیان ماونەتەوە یعنی ئەو دەیە کە هەزاران ساڵە مێژۆکەی هەیە ئێستاش لە شوێنی خۆی وەکو هەموو شێوەکانی کللتوریتیا بەدیەکرێ هەر لە خانۆکانیان هەر لە جلوبەرگیان هەر لە زمانیان هەر لە پێکەوە ژیانیان هەر لە خواردنەکانیان هەر هەموو شتەکانیان کللتوریتیا ماوەتەوە و چونکە لە شوێنی خۆیان نەجوڵاون بەڵام ئەگەر بێنە کوردستانی عێراق و هەورامانی کوردستانی باشوور چونکە دێهاتەکان لە سەردەمی ڕژێمی عێراقا هەمویان ڕاگوێزران خەڵکەکە هاتە ناو شارەکانەوە ئەو کللتورە تایبەتەی بە هەورامان هەبوو بەشێکی لە دەستدا هەر لە ڕووی ژن و ژنخوازیەوە هەر لە ڕووی زمانەوانیەوە هەر لە ڕووی جلوبەرگەوە هەر لە ڕووی عادات و تەقالیدی کۆمەڵایەتیەوە وەکو ڕسەنایەتەکەی خۆی بڕێکی لە ڕووی هەتەنانەت هوەریشەوە لە دەستدا بەڵام خۆشببختانە تا ئێسشی لەسەر بێ جلی هەورامی جلی ڕەسەنی هەورامی جلوبەرگ با بڵێن گرانترین و بەنرخترین و ڕەواجترین لیباس و جلوبەرگە لە لای
کەسایەتیەکان لە لای ئەو کەسانەی کە پیاماقۆڵن یا کەسی تۆزێک کەسە خاوەن کەسایەتی لە ناو خەڵکە یان لە بۆنەکانە کە کەسێک بڕوا بۆ هەر مناسبەیەک جلی کوردی بە جوانترین جلوبەرگ دەزانێت کە لەبەری ئەکات و ئەتوانێت پارێزگاری لێ بکە بەڵام وەکو وتمان بەداخەوە هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە ئەم جلوبەرگە ڕەسەنە چ کوردەواری بێت چ بەشەکەی هەورامانیشی بێ ینی فەرقی نییە بیتوێنەوە لە وڵاتەکانی ترا لە وڵاتانی دنیا لە ئەوروپا لە وڵاتەکان تا ڕادەیەک بەناو باڵێن دیموکراتیەک هەیە شتێک هەیە خەڵک ئەو وڵاتانە هەوڵ ئەدەن ئەگەر زمانێکی کەمینە هەبێ فەرهەنگێکی کەمینەش هەبێ خەڵکەکەی تر کە زۆرینەن لەو کەمینەیەش ئیسیفادە وەرگن وە فێریان ئەکەن وە نایڵن بتوێتەوە نایڵ ون بێ نایڵن لە دەست بچێ بەڵام بەداخۆ لای ئەمە زۆر وان نییە چونکە ئێستا بینی سەردەمانێکە بوو لە هەورامانی ئەودی خۆتان نەزانن لە شوێنێکی وەکو باڵن شارێکی وەکو هەڵەبجە وەکو خوڕماڵ شارۆچکەیەکی وەکو خوڕماڵ وەکو تەوێڵە دەیان و سەدان دوکان ئیشی کڵاشیان نەکرد ئێستا ئەگەر بێی بۆ بڕۆی بۆ شارۆچکەیەکی وەکو تەوێڵە یەک کەس و دەست ناکەوێت جووتێ کڵاش دروستکە لەبەرەوەی ئەم جیهانگیریە خۆتان نەزان جلوبەرگی کوردی ڕۆشتە سین دەوێت دروستیان کرد و نردیانە بۆ ئێمە بە نرخێکی هەرزان کڵاش و پێڵاویش هەر هەمان کاریگەری هەبوو بەداخەوە کەمتر بووەتەوە لێرە کاڵتر بووەتەوە بەڵام لە هەورامانی ئەودی و ئێستاش بە کڵاشەکەشی لەسەر بێ هەر لە گەشەیەکی زۆر باشایە زۆر باشە کاکەڕوانەمێت باس لە نەریتە کوردەوارەکانی دیکە بکەین ئەمە باسمان لە پۆشاک کرد باسمان بەتایبەت لە پۆشاکی کوردی کرد کە جلی کوردی لە ئێسادا دەتوانرێت تاک بەکاری بێنێت و خۆپاراستن لە سەرما بەهۆی جەمەدانە و پشتێن و بابەتەکانی دیکە با باز لە نەریتە کوردەوارەکانی دیکە بکەین تۆکو شارەزار لە کلتوری هەورامان نەریتەکانی دیکە چین بەتایبەت هاوڵاتیانی خۆمان لە کاتی سەرمادا پەنای بۆ دەبن لە کاتی سەرمادا لە هەموو بۆنەکانە ئێمە کە ئەڵێن باسی منتقەیەکی کوردەواریەکەین کە بەشێکی هەورامانە لە هەموو ڕوویەکەوە شتێکیان هەبوو پێ ئەوترێک گەلکاری ئەم گەلکاری و هەرەوەزیە کە بووە لە هەورامانە لە هەموو ڕوویەکەوە کردویانە بۆ نمونە یەکێک لەو شتانەی کە جەناب و مەبەستە لە کاتی سەرما لە زستانە ئەوان پێشەوەی ئەم سەرما و سەختیە ڕووکاتە منتیقەکە خەمی ئەویان خواردووە هەر چەند ماڵێک کە ئەو سال لە جیاتی سیارەی ئێستا تەبعەن وڵاخیانە بووە ڕۆشتون بە کەژەکانە هەرەوەزیان کردووە مەسەلەن جارێک ڕۆشتن بۆ ماڵی فلان جارێک بۆ ماڵی فلان بۆ هەر چەند ماڵێک ڕۆژێکیان داناوە دار بێنەوە بۆ ئەو ماڵە بۆ ئەوەی داری زستانی مسۆگەر بێ ئیتر زستان هات بەفرەکە باری ترسیەوەی نەبێ بڵێ وڵا نەوتمان نییە دارمان نییە سۆبەکەمان فلانەکەس باڵی ئەوە پەرپوتە هیچی نیە هەموو ماڵێک خەم یەکتریان خواردووە داریان دابین کردووە سوتەمەنیان مسۆگەر کردووە پیاوێکی تەوێڵەیی هەبووە میرزا عەبدولقادر تەوێڵەیی لە کتێبەکانە شاعرەکەی زۆر بڵاو بووە چەندەیەک لەمە و پێش ئەڵێن پیاوێکی عاقڵ بووە پێشبینی کردووە کە داوای کردووە لە خەڵک خۆیان ئامادەکەن بۆ زستانێکی سەخت یعنی وتوێتی هاوین بووە وتوێتی داواتان لێ ئەەکەم کە بڕۆن ڕۆن و برنج و شەکر و نازانم گەنم و ئارد تا بۆتانەکرێت زەخیرەی خۆتان بە شەعر ئەیڵێ کۆکەنەوە چونکە بەفرێکی زۆر زستانێکی سەخت بەڕێوەیە و ڕێگا قەتەعەبێ و نامێنێ ڕێ هاتوچۆر نامێنێ خەڵگەر ڕوا بەگوێیەکە خەڵکێکی زۆر بەگوێیەکە خەڵگەر خۆی بۆ خۆی ناڵێم ئەویان هەبووە گەلە هێزمیان کردووە شتی تریشان کۆ کردوێتەوە دیارە ئەڵێن هەر ئەو ساڵە دوای دو سێ مانگێک کە زستانیەتە پێشەوە بەفرێکی وا ئەبارێ وا باسەکە ناڵێن 18 ڕۆژ لەسەر یەک بەفرە بارێ پێشبینەکەی میرزا عەبدولقادر خۆزگە شعرەکەم لەبەر وایە لە خزمەتانە بەڕاست دیێت اینجا خەڵکی ترمان نەبووە بۆ نمونە لە نزیک شارۆچکەی پاوە لە هەورامانی ڕۆژهەڵات حکایەتێکگەی حکایەتی گاسوورە مەشهورە ئەڵێن کە لەوێش گوندێکی هەشت نۆماڵی ئەژین لە نزیک هەورامان تەبعەن ئەڵێن سەدان ساڵ لەمە و پێش ئەم حکایەتە و ئەم ڕازە هاتووە دەماودەم ئەڵێ لەو کاتە پیاوێکی عاقڵ لە ماڵەکە 6 کوڕیە بێ یەکێ لەو نۆماڵی کە لەو گوندا بن
ئەڵێ بە کوڕەکانی هەر شەشیان بانگە هەتە خوار و دیارە هەر شەشیان گوێرایەڵی باوکیان بوون نەسیحەتیانەکە ئەڵێن بڕۆن گاسوورەکە سەر ببڕن ئەوانی شەڵێن باش ئیترین کاری ناکەن بۆچی سەری بڕین چی بووە خۆ هیچ نەبووە و هیچ نەباری و ئەمە گاکە سەرە بڕن و حازریەکەن و ئەیکەنە گۆشت و دوایی ئەڵێن بەفرێکی زۆر ڕواکاتە ئەو منتیقە و ئەو دێش ئەگرێتەوە و پیاوەکە دوو کوڕەکان ئەنێرێتە سەربان باوکەکەیان بۆ ئەوەی هەموو جارێ بەفرەکە ڕاماڵن بەفرەکە زۆرە بێ حتا بەیانی هەر ئەبارێ دوو لە خوارەوە دوانە نێرێتە سەربانیانەوە خوارەوە گۆشتیان بۆ ئەبرژێنێ و سۆبای دار ئیشەکە و سکڵ کەوتووە و گەرمیانەکاتەوە دواندا ئابەزنەوە دوانە نێرێتە سەرەوە بەیانی کە ڕۆژە بێتەوە سیرەکەن لە ناو دیەکەیانە خەڵکێکی زۆر هەر نەماوە یان بە حاڵ گیانەدا و نایدا تەنها ماڵی مام حاجی بە ئەزبوون نەبێ کە ئەو تەکبیرەی کردو بۆ مناڵەکانی گاکەیان سەر بڕیەوە و بەو شێوە ڕزگاریان بۆ لەو بەفر و سەختیەی ئەو شەوە ئەتر هەر لەو کاتەوە پێیانڵێ شەوی گاسوورە جا ئەم بەفرەی ڕووی کردە هەورامان ئەو شەپۆلەی ئەمجارە هادێسە بۆ نمونە شارۆچکەی تێوێڵە نزیکی 7 سانتیم باری هەر ئەو ڕۆژە دواتر 26 سانتیمتر بەفریتر باری ئێستا سەرماڵی وا هەیە بەفرەکەی هێشتا لەسرە ئەترسن شەپۆلی تر بێت یعنی ئەگەر داربێ دارەکان بەرگە نەگرێەوە خانوێن داتە پێ و بڕوخێ بەڵام ئەو پیاوە بە ئەزمونە دیارە و تەکبیری کردو بۆ مناڵەکانی کە زۆر دەورێکی کاریگەری هەبووە بەڵێ کەواتە وەکو کاکاروان هونەریتی کە تۆش باسی کرد بۆ نەبەتایبەت لە بەشێکی زۆر ئەگەر وە باسی لێ بکەین بە زەخیرەکردنی بۆ منە خۆراکەکان و هەندێک بابەتی دیکە بەتایبەت لە نێو ماڵەکانتە کە کار و چالێکێکی زۆر لە وەرزی هاوین ئەنجامەدەن بۆی وەرزی زستان و خوان ئاماژەی پێەکان کەمتر کار بکەن وەکو ئیسراحەتێک بێ بۆ خۆیان تا چەند ئەمە ماوەتەوە لێرە تا چەند بۆ منە هاوڵاتیان ئەمە وەکو نەریتێکی زۆرینەی لێ هاتووە کە زستانان وەکو کاتێکی ئیسراحەت بۆ خۆیان دابنێن ڕوبەڕووی ئەم ئاستەنگیانە دەبنەوە کە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوها و سەرماوە دووچاریان دەبنەوە لە هەمان کاتدا بۆ منە بەتایبەت ئەگەر باسی بکەین کە ڕۆژانە و پێداویستێکی سەرکی هاوڵاتیانە خۆراک لە هەمان کاتە سوتەمەنی بەشێک بۆمنە لە ماڵەکان دەبینین ئەوانەی لە دوورە دەستەکانن کە دار بەکاردەهێنن بۆ خۆگەرمکردنەوە ئەمەش دەکرێت بڵێ نەریتێکی دیکەیە زۆر تەواوە ئێستا تۆ ئەگەر باسی ئەوەمان کرد کە لە ڕووی سوتەمەنیەوە خەمیان خواردووە ئەمە یەکێک بوو لەو خەمەکانیان ئەگینا سەرنجێکی هەموو دێهاتەکانی هەورامان بە هەر هەمویان ڕووبەخۆر دروستکراون خانوەکانیان ڕویان لە خۆرە ئەمە سیفەتێکی باشە بۆ ئەوەی کە بتوانن بەرگێ ئەو سەرما بگرن لە کاتێکی زستانێکی ئاوا چونکە زستان لێوە بەڕاستی تەمەنی درێژە شێوازی دروستکردی خانووکانیشیان یعنی مەتر پانە دیوارەکانیان ئەم دیوارە ئێستا ئەوسا هەبوو وەکو ئێستا نەبوو بە بلۆک ئێستا بەداخەوە زۆربەی خانۆکان کە بە بلۆک دروستکراون دیوارەکانیان وەکو جاران نین ئەوە تا بەرگێ ئەو سەرمان ناگرن یعنی خەڵک لەوێ ئەو پێشینان خۆیان زانیوانە چی بکەن تەنانەت زانیوانە چه درەختێ بنێژن ئەو درەختانەی کە ناشتویانە تویان ناشتۆ بە نمونە زیاتر کاورامان بەتوو بەناوبانگ بووە یا بە گوێز بەرگەی سەرما ئەگرێ بەرگەی وەتۆکە بەرگەی گەرماش ئەگرێ بەڵام لەوێ سەرماکە زیاترە حسابی زیاتر سەرمایان کردووە خۆراکەکان بێنە سەر خواردەمەنیەکان کە ئەفەرمونون ئەو خواردەمەنیانەی کە لەوێ هەبوون بڵێم ئێستاش ئەتوانین بڵێن هەموو جارێک بەشی هەورامانی تەخت زیاتر ئەم شتانە ماون چونکە لێرە هەموو شتەکان گۆڕاون تا ڕادەیەک بەڵام تا ڕادەیەکی باشیش بەڵێ چونکە هەر واقعەکە وایە ئێستا لە ناو دیاتەکانە کە ڕێگەبراوە و هات و چۆنیە و حیوان ناتوانێت بێتە دەرە و هیچ لەوە ڕێکدێ بیخوا خەمی ئەخۆن لە پاییزە گەڕەکانیان پڕ کردووە تەنانەت لە گەڵای درەختەکانیشان کۆ کردوێتەوە ئەو باخانەی کە تویان تایە زیاتر هەموو گەڵای تۆکانیان کردوتە شلیفی گەورە و ئەیبەنە هێنە کەواندایانێن بۆ حیوانەکانیان کە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە ڕەشایی لە دەرۆ نەماوە نەک سەوزاییش ئەو حیوانانە لە گەۆڕا ئەو گەڵاتویان خواردەوە ئیسفادەیان لێ کردو زۆر وزەبەخشیش بووە وە خواردەمەنیەکان بۆ خۆشیان یعنی هەموو بەری درەختەکانیان بەکارێناوە بۆ چێشت وەنمونە هەڵوژە یەکێکە لە چێشتە خۆشەکانی کوردەواری بەڵام بەداخۆ کە ئێستا ئەم جیهانگیریە شتەکانی گۆڕیەوە بەڵام لەوێ ئەتوانین بڵێن بەڵێ هەر ماوە
بە شێوەیەک لە شێوەکان دۆینەیە ئێستاشی لەسەر بێلای خۆشمان تەخێنە هەر لە برەوایە و هەر ئەخورێ و هەر دروستەکرێەوە لێ ئەندرێ و چێشتی ساوەر لەوێ خۆیان گەنمی خۆیان ئەی هاڕنوو بە دەستکردی شتێکی سروشتی خۆیان کە هارەیە ئەیکەن بە ساوەر بەڵێ هەرماوە گەنمە کوترا و هەرماوە کە حکایەتێکی گەنبی کوتراو هەیە لە شارۆچکەی تێوەڵە پیاوێک خوا عەفوی کە حاجی جەزای ناوبوو کە یەکێکە لە عادەتە زۆر جوانەکانی بۆ نمونە ئەو شارۆچکەیە کە ڕەنگە نمونە بێ بۆ شوێنەکانی تری هەورامان لە شارۆچکەی تێوەڵا ئەم حاجی جەزا ئەڵێ 3-4 قازانی گەورەی داناوە قازانەکانی پڕ کردووە لە گوێرەکەیەکی سەر بڕیوە هەموو ساڵێک ئەمە نەریتی بووە خەڵکی تێوەڵە هەموو شایەتن ئەمە باسەکەن لە بینی خۆیانە ئەڵێ گوێرەکەیەکی سەر بڕیوە 3-4 قازانی گەورەیان هێناوە گەنمی کوتراویان لێ ناوە و گۆشتیان تێکەڵ کردووە هەموو تێوەڵە بەیانی زوو کە بەفرێکی ئاوا باریوە ڕۆشتووە قابلمەیەکی بچووکی بردووە بەشی خۆی تێکردووە چەند کەسن ئەوەنەی بردوێتەوە بە خۆڕایی بەبێ پارە بێ مقابل ئەمە وای کردووە لەو خەڵکە کە ئەو کللتورە ئەگەر ئەو پیاوە بەڕێزە ئەوەی کردووە ئەویتر لە شوێنی خۆیان ئەگەر شتێکی تایبەتی هەیە خواردنێکی هەیە قاپێکی پێبا وەکو بڵی کاسە دراوسەیی کردووە بەشی دراوسەکە یاوە زۆربەی خواردەمەنیەکان بۆینەوە دۆینەمان هەیە بەسەر ئەو ترخێنە کە باسمان کرد ساوەرە ئەم شتانە تا ئێسەش لە ناو هەورامانی شا و لە بەشێکی کورتووری شارە زووری شا خۆشبەختانە هەر ماون هەر ئەخورێن بۆ نمونە ئێستا بەعزی شتمانەیە لە هەورامانی ئەو دی و گەشەیشی کردووە بۆ نمونە کەلانەمانەیە کەلانە ئێستا زۆربەی دوکانەکانی دەرەکیە بڕۆ کەلانە بەڕۆن و کەلانە بەدۆ و دانێن و باشە دەکرێت بڵێن کاکەڕوان ئەم خواردنەوەریانیان زیاتر لە وەرزە ساردەکاندا بەتایبەت لە وەرزی زستاندا چێژەکەی زیاتر دەبێت ئەمە ژۆکو نەریتێکی بایلات لە نێو هاڵاتیانی خۆمان کە لە کۆنەوە بۆ تاکو ئێستا هەر بەربڵاوە بەتایبەت کە هەر وەرزی ساردێت پەنا بۆ ترخێنە ئەبەن بۆ سەر و پێبەن بۆ قاز و قەل و ئەم بابەتانە وڵا قاز و قەلی شیاتە سەر بەداخە وڵای لای ئەمە قاز و قەلەکە کەمە مەگەر بێنە شارە زۆر بیبینەوە بەڵام سەر و پێکە زۆر جوانە بەڕاستی سەر و پێ هەر لە خواداناوە لەو شوێنانە بخورێ و لەم کاتانە و لەم وەرزانە بخورێ وڵی وایە خۆی ترخێنەکە لە کاتی گەرما سەرما ئەخورێ سەر و پێ لە کاتی سەرما ئەخورێ دۆینە لە کاتی سەرما ئەخورێ ئەتا ئەمە نازانم شتێکی ترمانەیە دۆخەوە ئەویشە لە بابەتی شیرەمەنی و شتەیە دروستەکرێ برنجە و دۆیە و نازانم چۆنە تێکەڵ یەکەن هەر لە کاتی سەرما بەڵام ڕۆنی خۆمانیان کردووە بەسەرە بۆیە یانمینی ڕیشتپێکانیان تەمەیان ڕۆشتە 100 ساڵ و 110 ساڵ و ئێستا بە ناشکری نەبێ چونکە هەمووی بووە بە برنج و فاسۆلیا و نۆک و ئەم شتانە کەمبوونەتەوە سێرەکەی ئێستا بڕۆپیاوێکی بە تەمەن نابینی خەریکە بڵێ هەمووی ئەمریگاتە 670 ئیتر پەکیەکەوە لە ماڵەوە یا جەڵدەت حیاتەکە لێدا یا ئیترەوە تا ئەو تەمەنەی نییە بەداخەوە کە وەکو جاران بەڵام چونکە ئەو کەسانە ئەو خواردەمانیان خواردووە لە ڕووی تەندروستیەوە هیچ کێشەیەکی نییە نەکێشەی نیە ئەسڵان زۆر ئیسیفادەی بووە زۆر وزە بەخش بووە بۆ گەرما بۆ سەرما بەڵێ دەکرێت بڵین کاکەڕوان ئەم نەریتانەیە وکو ئێمە ئاماژەمان پێکردەوە ڕوونکردنەوەی زیاتر لەبارەیەوەدا بەپێی سنووری جوگرافە یا خۆژینگە و ناوچەکان قەزا و ناحیەکان شارەکانی هەرێم گۆڕانکاریان بەسەردادێت گەر گۆڕانکاریکی بچووکیش بێت وڵا بە تاکیدی گۆڕانکاری بەسەرا هاتووە هەر لەبەرەوەیە کە ئێستا تێکەڵاوی خەڵکەکە زیاتر وای کردووە ڕێگاکان ئاسان بوون خۆ دەزانی جاران ئەگەێڕنەوە نازان تا چەند ڕاستە کەسێک هاتووەتە ڕوانیوەتی بە من شارە زوورەوە شارە زوور راوتوێتی گەرم زانایە خواوەنە ئەرزیەیە قەت لەو شوێنادانە نیشتم لە شوێنێکا بووە یعنی نەیزانی و ئەوەنە خەڵک گۆشەگیر بووە خەڵک هاتوچۆ ئاسان نەبووە نەیانتوانی وەکو ئێسا هەموو شتێک نزیک بۆتەوە کابرا بە شەونشینی لە شارۆچکەی تێوەڵەوە بڕا بۆ سلێمانی و بگەڕێتەوە ئەمە وای لێ کردووە کە یەتە شارەکەەوە شتەکانی تر ئەبینێ ئەویش هەر لە خواردنەکەی هەر لە جلوبەرگەکەی هەر لە خانووەکەی مۆدێلی خانووەکەی ئەیگوازێتەوە بۆ ناو دێکە و کاڵە بێتەوە دیارە ئەو شتە وەکو خۆی دیارە وەکو خۆی نامێنێ بتێوە نەتەوێت بەڵێ کاتە دەکرێت
تۆک و شارەزا لە کللتوری هەورامان لە ئێستادا نەریتەکان چۆن دەبینی بەپێی ناوچە جیاوازەکان بەپێی هاوڵاتیان بەپێی ئەوەی کە نەوە لە دوایینەوە کە هاوڵاتیان پێشکەشی کۆمەڵگای دەکەن بێگومان بەپێی ئەو تەکنەلۆژیایکی ئێستا بەشێکی زۆری هاوڵاتیانی ژیانی داگیر کردوون کار و چالێکیەکانی داگیر کردوون دەکرێت بڵین بەرەو کوێ دەڕوان نەریتەکە ئایا لە ئێستاشدا هەروک خۆی ماوەتەوە یاخود پێویستە بپارێزرێت خۆی بڕێکی وتمان خەریکە کاڵبوونەوەی پێوە دیارە بەڵام بڕێکیشی سواز بەخوا ماوەتەوە بڕێکیشی ئەرکە لەسەر خەمخۆرانی کللتور و ڕەسەنایەتی هەر میلەتێک بە هەورامانیشەوە بە کوردستانیشەوە بەعام کە پارێزگاری لەم کللتورە جوانەی خۆی بکە ئەرکی دەسەڵاتیشە لە ڕاستیە کەسێک کە ئێستا ئێمە هەمانە لە فەرمانگا لە فەرمانگەکەی منە کەسمانەیە کە دەوام دەکا بە جلوبەرگێکی کوردی جوانەوە ئەڵێ بۆ ڕۆژی نەورۆز هاتووە ینی زۆر ئاسایی لێ وەرەگیرێ و داوامی خۆیەکە ئەمە ئەبێ حکوومەت ڕێگری نەکا لەو کەسەی کە جلوبەرگی ئەپۆشەیەتە ناو فەرمانگەکانەوە با خۆی بنوێنێ با بە کوڵە باڵیشەوە بێت بەڵام بەداخەوە کە تۆ ڕێی لێ بگریت و نەیەڵیت بەجلی ڕەسەنی خۆیەوە بێتە ناو دەستگا و دایرەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان یەکێکی تر لە هۆکارەکانەوەیە کە ئێمە جلوبەرگ بەداخەوە کە تۆزێ گران ئەکەوێت جلی کوردی بۆن منە کابرا ڕوا پانتۆڵێکی تەسک لە بەرەکە 15,000 دیناری پێدا بەڵام ئەڕوا قاتێکی کوردی 110,000 دیناری پێدا تۆزە زیاد ئەکەوێت لەسەری ئەمانە هۆکارن بەڵام دەگەڵ هەموو ئەوەشدا چونکە جلوبەرگێکی جوانە چونکە جلوبەرگێکی پەیوەندی بە زیادەوە هەیە ئێستا خەڵک ئەڕوا بۆ خارج کابرا لە خارجایە ئەگەڕێتەوە بۆ شارێکی وەکو هەڵەبجە لە هەڵەبجەشە ئەڕاتەوە بۆ لادێکەی خۆی لەوێ خانەباخێکی هەیە ئەڵێ کاکاروان لەوەیتی من ئەچوومەوە ئەڵمانیا تا ئەگەڕێمەوە بیرم لای ئەو 2 هەفتە و 3 هەفتەی و مانگەیە کە بێمەوە بۆ دێکەی خۆم و لە خانەباخەکەی خۆمە ئەو ژیانە سادەیە بەسەر بەرم تام و لەزەتی ئەم جلوبەرگە تام و لەزەتی خواردەمەنیەکان تام و لەزەت و چێژی خانوە قوڕەکان تەنانەت تام و لەزەت و چێژی دێهاتەکان لە هەری تاک بە تاکی ئەم خەڵکا وجودی هەیە من پێم وایە بەشێک لە کەسایەتی و ڕەسەنایەتی هەر کەسێک بریتە لەوەی لە زێدی خۆی بسەلمێنێ ئیتر لە ڕووی زمانەوە بێ لە ڕووی جلوبەرگەوە بێ لە ڕووی ئەوە بێ کە خانوویەکی هەبێ لە ناو کەسوکاری خۆیان بێ بتوانێت شناسی خۆی لە دەست نەدا دوجار ئێمە ئەگەر ئەمە ونکەین بەرپرسیارە بین لە ڕووی مێژوویەوە کە نابێ پەشیمان بین لە جلوبەرگ و ڕەسەنایەتیە کە باو باپیرانی ئێمە هێناویانە و شانازیشی پێوەکەین و یەکێکە لە جوانترین سیماکانی جلوبەرگی وڵاتان بەڵێ زۆر سپاس بۆ کە کاروان کەریم شارەزا لە کللتوری هەورامان سپاس بۆ زانیارەکان سپاس بۆی لە تۆریەکەین بەڕامی بینی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشدار بین.